هاشیمۆتۆ سارودای واتە ئەو نەخۆشیە درێژخایانەی کەوا لە غودەی دەرەقی ئەکات کەم کار بێ ئەمەش هۆکارەکەی تەنێکە یاخود دژەتەنێک کە خۆخۆرە واتە هەر لە لاشەوە سەر هەڵەدات هێرشەکاتە سەر غودە لە کارە خات ئەیگۆڕێ بە مایدەیەکی لیمفاتیکی کە ئیتر هیچ ئیسفادەیەکی بۆ لاشە نابێت غودەکە کەمکارە بێت کەممەڵە بێت ئەگەر پێوە هۆکاری ئەمە بزانیت ئەبێ فاسی بۆ بنێری لە جۆرەکانی بەتایبەتی ئەنتی TPO بەڵام ئەگاتەن لی بێ هەموو ئەنتی TPO هەموو دژەتەنێک کە لە لەشی ئینسانە هەبێت غودە لە ئیش ناخات ئەوانەی کە هاشیمۆتۆسیان هەیە لە 175یان غودەکەیان زۆر بە ئاسایی ئیشەکە بۆ چونکە غودە قابیلی نوێبوونەوەی زۆرە بۆیە ئەبینی هەر کاتێک تیشکێک یاخود ئەتۆمیەک لە شوێنێکەدا یەکەم شت کە تووشە بێ غودەیە کە قابیلی چابوونەوەی زۆرە نشاتی زۆرە چالاکی زۆرە بۆیە بینیت هەتاوەکو لایەکی لە ئیشەخە هاتی هاشیمۆتۆسەکە و دژەتەنەکە لاکەی تر چاکە بێتەوە لە 175 طبیعیشەکە لە 120 بەزێت لە 105 لەوانەیە ئەستن لە بیدایەتەوە هەر بەرز بێ بۆیە تکام وایە ئەوانەی کە فاسێ بۆ خۆیانەکەن بە تایبەتی ئەوانەی کە کارمەندی پزیشکی یان لە مختبەرایشەکە فاسەکەیان تۆڵان کاکتۆژان هاشیمۆتۆسەکەم بەرزە غودەم هەیە بە شەرتێک هێشتا لەسەری دەرنەکەوتووە بۆیە تکام وایە ئاگاداری ئەو خاڵە بن هەر کاتێک دژەتانەکە بەرز بوو زائیدەن غودەکە تەمەڵ بوو ئەو کاتە ئەتوانێت دکتۆرەکە پاش هەوڵێک لە یۆت بڕیاری ئەوە بات کە پێویستت بە عیلاجی درێژخایەنە بیخۆیاننا مرجیش نییە پڕ بە پڕی غودەکەت عیلاجت باتێ بەقەدەر ئەوەندەی کە غودەکەت تەمەڵ بووە ئەوەندەت بۆ قەرەبووە کرێتەوە سمارت وەرچەرخانە.